ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا هاتمەتە وڵاتان بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانەوە هەڵوێست لە بەرنمەیەم جارشدا چەند بابەتێکمان ئامادەیە بۆتان دەخوێنمەوە هیوادارم بە دڵی هەموو لایەکتان بێت. بابەت یەکەمیشمان بەناو نیشانی گۆڤاری ئیکۆنۆمیز چۆن ئێستای جەنگ دەبینێ. ئەم بابەتە بڵێن لەلایەن ڕزگار عومەرەوە ئامادەکراوە و بەم شێوازی دەست پێکەوە و بۆتان دەخوێنمەوە. گۆڤاری ئیکۆنۆمیز لە نوێترین ژمارەیدا وێنەیەکی ناومێدانە و پڕ لە تەمومژ لە دۆخی جیۆپۆلیتیکی ناوچەکە دەکێشێت و ڕاشکاوانە ڕای دەگەێنێت کە جیهان لە بەردەم جەنگێکی بێستراتیژیدایە. تەوەری سەرەکی ئەم مەلەفە تیشک دەخاتە سەر ئەو ڕاستیەتاڵەی کە واشنگتۆن وەک گەورەترین یاریزانی نێودەوڵەتی لە بری داڕشتنی نەخشە ڕێگایەکی ڕوون بۆ کۆتای هێنان بە ململانەکان تەنها سەرقاڵی بەڕێوەبردننی کاتی قەیرانەکانە. ئیکۆنۆمیز پێی وایە ئەم لێڵی ناڕوونیە لە هەڵوێستی ئەمریکادا ئیسرائیلی پەلکێش کردووە بۆ ناو شەڕێکی بێستراتیژ، بەڵکو دەرفەتی زێڕینیشی داوەتە ئێران بۆ ئەوەی لە پەراوێزی ئەم ئاڵۆزیانەدا احتیمالاتی هەنگاوە کۆتاییەکانی بەرەوبوون بە هێزی ئەتۆمی یان بەلایکەمی هێزێکی خۆسەپێنی ئیقلیمی بکاتە یەکێک لە ئەگەرەکراوەکان. لە ناو جەرگەی ئەم شیکردنەوەیەدا گۆڤارەکە دۆناڵد ترامپ وەک کارەکتەرێکی دوو فاقە وێنا دەکات، لەلایەک وەک دکتۆرێکی ساختە کە دەیەوێت بە نەشتەرگەریەکی خێرا و بەکارهێنانی زەبری هێزی بێوێنە کۆتایی بەکێشە کۆنەکان بهێنێت، بەڵام لە ڕاستیدا وەک قومارچیەک ڕەفتار دەکات. لە ڕوانگەی ئیکۆنۆمیستدا ترامپ بە گرتنەبەریە سیاسەتی گوشاری بێسنوور و پێدانی پشتیوانی ڕەهای سەربازی بە ئیسرائیل گرەو لەسەر ئەگەرێکی پڕ مەترسی دەکات. ئیکۆنۆمیست ئاماژە بەوە دەکات کە ترەمپ پێی وایە دەتوانێت لە ڕێگەی تێکەڵکردنی هەڕەشەی سەربازی ڕاستەوخۆ و پێشنیاری ڕێکەوتنی کتۆپەر تاران ناچار بە پاشەکشەی مێژویی بکات، بەڵام کێشەکە لێرەدایە کە هیچ پلانێکی جێگرەوە واتە پلانی بی بوونی نییە. ئەگەر ئێران بڕیاری ئاستێکی تری ڕوبەڕووبوونەوەی گشتگیر بدات، ئەم ناسقامگیریە تەنها لە گۆڕەپانی جەنگدا قەتیس نەماوە، بەڵکو لێکەوتە ئابوووریەکانی بوونەتە هەڕەشەیەکی جددی بۆ سەرجیهان. ئیکۆنۆمیست لە ڕێگەیدا تاوامارەکانەوە هۆشداری دەدات کە بازاڕی وزە لە لێواری قەیراندایە بەهۆی تونبوونەوەی شەڕی دەریایی لە گەری هورمز و بابل ئەلمەندەب تێچووی گواستنەوەی دەریایی بەڕێژی لە 30% زیادی کردووە. لە کاتێکدا ترەمپ بەڵێنی دابەزاندنی نرخی سوتەمەنیدا بوو، بەڵام هەڵکشانی گرژیەکان نرخی نەوتی خاوی بۆ $100 بەرز کردوێتەوە. ئەمەش بووەتە هۆی دروستبوونی شەپۆلێکی نوێی هەڵاوسان کە نەک هەر ئابووری ئەمریکا بەڵکو سەقامگیری یەکێتی ئەوروپا وڵاتانی تاسە پێگەیشتوشی خستوەتە مەترسیەوە. گۆڤارەکە دەگاتەوە ئەنجامەی کە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران لە قۆناغی شەڕیاسایی دەرچووە و چوەتە ناو قۆناغی بەریەکەوتنی وێرانکاری گشتی کە تێیدا چیتر هێڵە سوورەکان مانایەکیان نەماوە. ئیکۆنۆمیز پەیامێکی ڕاشکاو بۆ کۆشکی سپی دەنێرێت. ڕۆژهەڵاتی ناوڕاست پێویستی بە استراتیژیکی ئەقلانی و نەخشە ڕێگایەکی سیاسی بۆ ڕۆژی دوای وەستانی جەنگ هەیە، نەک تەنها کاردانەوەی سەربازی و قوماری سیاسی. ئەگەر واشنگتۆن نەتوانێت هاوسەنگیەک لە نێوان هێزی سەربازی و دیبلۆماسیەتدا دروست بکات، ئەوە جیهان نەک هەر دکتۆرێک بۆ چارەسەر نابینێت، بەڵکو دەبێت باجی قومارێکی گەورە بدات کە تێیدا هەموو لایەک دۆڕاو دەبن. بابەتێکی ترمان بەناو نیشانی ئەوروپا لە ناو گەردەلووی جەنگەکەدا. بابەتە لەلایەن زانا تۆفیق بەک ئامادەکراوە. ڕوانینی ئەوروپیەکان سەبارەت بە دۆخی جەنگی نێوان ئێران و ئەمریکا و ئیسرائیل بەسەر سێ پارەدایمی جیاوازە دابەش بوون. یەکەم، باشێکیان ئەو وڵاتانن کە خاوەنی هێزی سیاسی و سەربازی بەهێزن لە ناو یەکێتی ئەوروپادا، وەک وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا و ئیسپانیا و هەندێک وڵاتی تری دەرەوە یەکێتی ئەوروپا کە بەشدارن لە پرۆسەی جەنگەکەدا، بە دیسکۆرسیەکی جیاواز کە نایەنەوێت بە شێوەیەکی ئاشکرا و فەرمی بانگەوازی بەشداری خۆیان بناسێنن بۆ جەنگەکە. هۆکاری بنچینەیی ئەم پارەدایمە دەگەڕێتەوە بۆ باڵەدەستبوونی هەندێک لە گروپە پرۆکسیەکانی سەر بە ئێران لە ئەوروپادا، بە تایبەتی ئەو عەرەبانەی کە هەڵگری ئایدیای ڕادیکاڵن و توانای بەرهەمهێنانی کەرەسەی سەربازی کلاسیکیان هەیە، وەکو بۆمبی بچووک و پشتێنەی بۆمب ڕێژکراو لە ناو دڵی ئەوروپادا لە دژی بەرژەوەندی استراتیژیەکانی یەکێتی ئەوروپا.
بە پێی هەندێک راپۆرتی هەواڵگری دەستگای DGCE فەڕەنسی کە تایبەتە بە کۆکردنەوەی زانیاری هەواڵگری ناوخۆی فەڕەنسا لە بەشێکی لێدوانەکانی بەرپرسانی ئەو دەستگایە دووپاتی ئەوە دەکەنەوە کە ئامادەکاری بەشێکی گروپە توناژۆکانی سەر بە گروپەکانی وەک حیزبوڵای لوبنان و حەماس کە لە فەڕەنسا و بەلجیکە و هۆڵندا دەژین ئامادەی ئەوەیان هەیە کە بتوانن هێرشی تیرۆریستی بۆ سەر بەشێک لە دامەزراوە ئابووری و سەربازیەکانی ئەوروپا بکەن بە تایبەتی ئەو شارانەی کە جلیەی جوولەکەیان زۆرە و بەرژەوەندی سیاسی و ئابووری سەربازی ئیسرائیل و ئەمریکایان لێیە. باشترین نمونەش هەوڵدانە بۆ تەقاندنەوەی نووسنگەیەکی کللتوری جوولەکە لە شاری لیژی وڵاتی بەلجیکە لە سەرەتای هەڵگیرستانی جەنگەکەوە. هاوکات دەستگای BND ئەڵمانیا زیاتر پێداگری دەکاتەوە لە مەترسیە ناوخۆیەکان کە ڕوبەڕووی ئەڵمانیا وڵاتانی ئەوروپا بوونەتەوە لەلایەن هێزە پرۆکسیەکانی سەر بە گروپە ئیسلامیە تونڕەوەکان. باشکرا دەڵێن ئەوروپا توانای کۆنتڕۆڵکردنی ئەو گروپانەی نییە کە هەڵگری ڕێگەزنامەی ئەوروپا و ناسنامەی نیشتەجێبوونیان هەیە بە تایبەت ئەو شانە نهێنیانەی بزوتنەوەی حمازی فەڵەستینی لە ئەڵمانیا کە توانای مرۆی زۆریان هەیە بۆ بەرهەمهێنانی بۆمبی تەوقیتکراو بۆ حاڵەتی تەقاندنەوەی شوێنە گەشتیەکان و پابەندبوونی خۆیان بۆ جەنگەکە لە دژی ئیسرائیل و ئەمریکا ڕاگەاندووە بە تایبەتی دژ بە دامەزراوە سەربازیەکانی ئەمریکا لە ئەوروپا و دامەزراوەی سەربازی شاری شتوتگارتی ئەڵمانیا کە خاوەنداریەتەکەیشی دەگەڕێتەوە بۆ ئەمریکا. باشێکی هێزە سیاسی و کۆنزەرڤاتیڤەکانی لەگەڵ ناوەندە استراتیژی و بڕیار بەدەستەکانی ئەوروپا دژی هیمەنەی ئەمریکان لە ناوچەکەدا. تەڕوانینێکی جیاوازیان هەیە لە دژی هەڵگیرستاندنی جەنگەکە. دژی دروشمی ئەمریکا فێست واتە ئەمریکای یەکەم. زۆربیان دژی ئەو بۆچوونە پاوەندخوازی ئەمریکا و ئیسرائیلن و پێچەوانەی پاشگۆی باڵادەستی سیاسەتی دەرەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکان لە ناو یەکێتی ئەوروپادا. ئەم تێزانە زیاتر گرێدراوی سیاسەتی ئەو گروپ و هێزانە کە هەڵگری ئایدیای چەپ و نیۆلیبرالیزمی ئەوروپا بە تایبەتی ئەو پلاتفۆرمە کۆمەڵایەتیانەی کە لەژێر کاریگەری بیری مرۆڤ دۆستی و پاراستنی یەکە جیاوازیەکانی کۆمەڵگای ئەوروپی کە پێیان دەوترێت ماڵتی کەڵچەر. ئەم گروپانە ڕۆڵێکی هێجگار کاریگەریان هەبوو لە ڕێگەپێدانی دروستبوونی گروپە تونئاژۆکانی ئیسلامی سیاسی لە ناو یەکێتی ئەوروپا لەژێر تایتڵی پاراستنی مافی مەدەنی دروستکردنی فەزای ئازاد و فرە کللتوری لە ناو ژیانی گشتی ئەوروپادا. نوخبەی سیاسی بێلایەن کە بەشێکیان بەشدارن لە پرۆسەی سیاسی ئەوروپادا هەندێکیان ئەو هێزانن کە ئۆپۆزیسیۆن و لە ناو پەرلەمان و حکومەتی یەکێتی ئەوروپادا پرسیاری جدیان ئەوە بووە کە بەردەوام ڕوبەڕووی ماکرۆن بەشێک لە سەرکردەکانی ئەوروپا دەکرێتەوە. دەڵێن ئێمە بە چ پاساوێک هێزی معنەوی مرۆیی و سەربازی خۆن بەکاربێنین بۆ شەڕی بەرژەوەندیەکانی ئیسرائیل و ئەمریکا و هەندێکی تریان هەمیشە باس لە لێکەوتە خراپەکانی جەنگی ئەفغانستان و عێراق و قاعیدە دەکەن و پەیوەستی دەکەنەوە بە هەڵوێستی ئەمریکا لە بەرامبەر ئەوروپا بە تایبەتی لە دوای جەنگەکە. دەڵێن جگە لە شڵەژانی ژێرخانی ئابووری و هەڵاوسانی هێزی دراوی ئێرۆ لە بەرامبەر دۆلاری ئەمریکی چه سوودێکی ئەرێنیان لێبینیوە. لەم بەرامبەرەوە بەشداریکردنمان زیانی گەورەی دەبێت بۆ بازاڕی یەکگرتووی ئەوروپا. ئەم دیدگایە تا ئەندازەیەک هەڵگری بیرکردنەوەیەکی واقعیە بە تایبەتی بۆ ڕازیکردنی کۆمەڵگای ئەوروپی و بڕیاری دەستە جەمعی جەنگەکە. لەبەرەوە هەمیشە بڕیاری بەشداریکردنی جەنگ پێویستی بە پاساوی لۆجیکی هەیە کە بتواندرێت لە پاش جەنگەکە لێکەوتەکانی لە بەرژەوەندی وڵاتەکەی بێت. بەڵام هەتا ئێستا سەرکردەکانی ئەوروپا توانای وەڵامدانەوەی لۆجیکیان نییە بۆ ئەو پرسیارانەی کە ڕۆژانە لە میدیایەکانەوە ڕوبەڕوویان دەکرێتەوە و توانای ڕازیکردنی بەشێکی زۆری ناوەندە سیاسی و کادیمیەکانی ئەوروپایان نییە بۆ بەشداری لە جەنگەکە وەکو هاوپەیمانیەکی کردداری لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا. ئەو شۆڕشەی بڕیار بوو بەهەش دروست بکات بووە دەستپێکی زنجیرەیەک قەیرانی بێکۆتایی. راپۆرتێک لە ڕۆژنامەی هاوڵاتی. سەرکەوتنی شۆڕش و دامەزراندنی کۆماری ئیسلامی لە ساڵی 1970 زاینی بووە خاڵی وەچەرخان لە مێژووی ئێران. هێشتا تۆزی شۆڕش نەنیشتبەوە ئایەتوڵڵا خومەینیش
ڕابەری شۆڕش فتوای قەتڵ و عامی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرکرد کە دوای مافە نەتەوەیەکانی خۆیان دەکرد. لە هەمان ساڵ قەیرانی بارمتەکان سەری هەڵدا دوای هەڵکوتانە سەر باڵێۆزخانەی ئەمریکا لە تاران و بە بارمتەگرتنی 52 کارمەندی باڵێۆزخانەکە. ئەم قەیرانە تا ساڵی 1970 زاینی بەردەوام بوو. کۆماری ئیسلامی لە ساڵی 1970 کەوتە نێو شەڕێکی خوێنایی 8 ساڵە لەگەڵ عێراق. لە ساڵی 1982 کاتێک ئیسرائیل پەلاماری لوبنانیدا ئێران پشتیوانی حیزبوڵای کرد و دەستی هاوکاری بۆ درێژ کرد. لەو کاتەوە ئێران لە جیهان دابڕە، گۆشەگیری بۆ چارەنووسی و وەک بەرەی دژبە ئەمریکا و ڕۆژئاوا خۆی ناسان. ساڵی 1995 زەینی ئەمریکا بۆ یەکەم جار سزای بەسەر کەرتی وزەی ئێران سەپاند. لە 2012 وڵاتانی یەکێتی ئەوروپا بایکۆتی نەوت و وزەی ئێرانیان کرد. گەمارۆ نێودەوڵەتیەکان و گەندەڵی ئابووری ئێرانیان وێران کرد. تمەن بۆ بێبایەخترین دراوی جیهان و هەڵاوسان سفرەی خاڵی تاڵ کرد. بەرتەسەکردنەوەی ئازادیەکان بە پاساوی ئاینی و دروستکردنی سانسۆر لەسەر ژیانی تایبەتی هاوڵاتیانی ئێران، خەڵکی ئێران و کۆماری ئیسلامی خستوەتە بەرەی دژبە یەکتر. چەندین خۆپیشاندانی فراوان دژبە کۆمارەکان جام دراون، بەڵام هەموو جارێ بە ئاگرواستن سەرکوت کراون. ئێستا کۆماری ئیسلامی بەو هەموو برینەی مێژووی خۆیەوە لە جەنگێکی سەختدایە دژبە دوو نەیارە مێژوویەکەی کە ئەمریکا و ئیسرائیلن. ئایا ئەم جەنگە دەبێتە خاڵی کۆتایی بۆ کۆماری ئیسلامی و مێژوویەکی نوێ لە ئێران دەست پێ دەکات، یان کۆماری ئیسلامی ئەم قەیرانەش تێدەپەڕێنێت؟ یاریە ڕاستەقینەکە دوای کۆتایی هاتنی جەنگ دەست پێ دەکات. ئەمە ناونیشانی بابەتێکە لەلایەن شنۆ هێرانی ئامە دەکراوە. جەنگ لە گۆڕەپانی جەنگدا دەست پێ دەکات، بەڵام لەوێ بە کۆتان نایێت. ململانی ڕاستەقینە لە قۆناغی دوای ئاگربەست و دوای قۆناغەکانی ئاشتی دەست پێ دەکاتن. ئەو کاتە جارێکی تر نەخشەی هاوکێشەکان دادەڕێژرێنەوە و تێچووەکان کۆ دەکرێنەوە و هەژمار دەکرێن، دەست بە ڕاخستنەوەی سیستەمی نوێ دەکرێت. هەمووان لە دەوری یەک پرسیاردا چەقیان بەستووە: جەنگ کەی کۆتایی دێت و کێچی دەست دەکەوێت؟ بەڵام پرسیارە سەرەکیەکە ئەوە نییە کە جەنگ کەی کۆتایی دێت، بەڵکو ئەوەیە کە جەنگ کۆتایی هات، ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان ڕووبەڕۆی چاڕاستەیەک دەبنەوە. تێچووی ڕاستەقینەی ئەم جەنگە هێشتا ئاشکرا نەبووە، واتە ئامانجە پێکراوەکان، فڕۆکە تێکشکاوەکان، کەشتیە زیان لێکەوت و نەقمبووەکان، دامەزراوە وزەیەکان، باڵەخانە مەدەنیەکان، ژێرخانی شارەکان، خەرجیە سەربازیەکان و دەیان شتێت هەر. پرسیارەکە ئەوەیە: ماڵیەتی ئەمانە دەکەونە ئەستۆی کێ؟ هەرگیز مایی سەرسوڕمان نەبێ کە ئەمریکا قۆناغی دوای جەنگ پسوڵەی تێچووی هەموو ئەمانە بخاتە سەر مێز و مێژوو شپڕێتی لە نمونەی هاوشێوە. بۆ نمونە دوای داگیرکردنی کوێت لەلایەن عێراق، ئەو میکانیزمە نێودەوڵەتیە دروست بوو، قەرەبووی ملیاران دۆلاری خستە سەر عێراق و ساڵەهای ساڵە بەردەوامی هەیە. ئەگەر ئەم تێچووە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئێران بەدەست نێتەوە، ئەو کاتە وڵاتانی کەندا و لەژێر سایی چەتر یاساییی ئەمریکادان بە ناچاری و هیچ سیر نییە کە پسوڵەی تێچووی جەنگ لە بەردەمیاندا دابندرێ. ئەمەش بۆ ئابوورین ناوچەکە کە خۆی لە خۆیدا لە دۆخێکی دژواردایە دەبێتە مایەی لە ئەستۆگرتنی بارێکی زۆر قورس، کە ئەمەش تەنها بە قەرەبووکردنەوەی زیانە سەربازیەکان سنووردار نابێت، بەڵکو خۆی لە دووبارە بنیادنانەوەی ژێرخانە وێرانبووەکانی دوای جەنگ وەک بەندەرە ئاویەکان، هێڵەکانی گواستنەوەی نەوت و وزە، تۆڕەکانی کارەبا و ئینتەرنێت دەبێنێتەوە. ئەمە بۆ سەرمایەی نێودەوڵەتی هەلێکی زێڕینە، بەڵام بۆ وڵاتانی ناوچەکە بنەمای کەوتنە ژێر قەرزێکی درێژخایەن و مەترسی کەوتنە ژێر کۆنتڕۆڵی دەوڵەتە سەرمایە زەبەلەحەکانی جیهان. بۆ ئێران ئەمە چ کاریگەریەکی دەبێت؟ ئێران ڕەنگە تووشی داڕمانێکی سەربازی ڕەها نەبێتەوە، بەڵام بۆ ئێران تاقیکردنەوەی ڕاستەقینە دوای جەنگ دەست پێ دەکات. باری ئابووری کە پێش جەنگیش زۆر دەژوار بوو، هەڵاوسانی ئاستبەرز، بێکاری گەنجان، کاریگەری ئەو داڕمانەی جەنگ بەسەر هەموو سێکتەرەکانی ژیان، لە سەروی هەمووشیانەوە بێمتمانەی خەڵک بە سیستەمی دەسەڵات. توانای سەربازی پێوەر نییە بۆ خۆڕاگری هیچ دەوڵەتێک لە شەڕدا، بەڵکو بە ڕەزامەندی کۆمەلگا پێوەر دەکرێت. لە ئێران ئەم فاکتەرانە تا دێت بەرەو داڕمان دەچێت. بۆ ماوەیەکی کورت ئەکرێ شەقام بێدەنگ بێت، بەڵام ئەم بێدەنگیە جێگیر نییە.
بۆ ئێران لە ماوەیەکی کورت و دیاریکرا و دوو سیناریۆ دێنە پێشەوە. سیناریۆ یەکەمیان خۆنێکردنەوەی کۆنتترۆل کراو و دووەمیش خۆ هەڵوەشانەوەی کۆنتترۆل کراو. سناریۆی دووەم هێڵی بەرکەوتنی ئەتنیکی و مەزهەبی ڕەنگە بخاتە گەڕ. لەم دۆخەدا ئێران تەنها بە کێشەی قەیرانی دەوڵەت سازی ناوخۆی قەتیس نابێ، بەڵکو هەڵدەگەڕێتەوە بۆ قەیرانێکی جوگرافی و ناوچەیی. بەمەش پێش هەمووان تورکیا پاشان ناوچەکە ڕوبەڕووی کێشەی جددی ئاسایش دەکاتەوە. ئێران لەم جەنگەدا پارەدایمی ئاسایشی کەنداوی بە تەواوەتی هەرس پێێنا. وڵاتانی کەنداو بە درێژایی ساڵانێکی زۆر بوو ئاسایشی خۆیان لە ئەمریکاوە بە پارە کڕی بوو کە ئەم مۆدێلە لە دەستەبەری ئاسایش وەک خزمەتگوزاری بەداهاتی وزە فەینەنسە تەمویل دەکرا، واتە وەرگرتنی گەرانتی ئاسایشی بەرامبەر وەرگرتنی پارە. بەڵام ئێران ئەمەی هەڵوەشاندوێتەوە و لە بەرامبەردا متمانەی کەنداوی بە ئەمریکا هەرس بهێنا. کاتێک دامەزراوە وزەیەکان ڕاستەوخۆ دەکرێن ئامانج، گەورەترین خاڵی لاوازی ئەم پارادیگمایەی دەرخستە ڕوو. لە هەمووشی گرنگتر ئەو تێکشکانە ئەگەری هێنانەکایی دەرەنجامی سیاسی ناوخۆیی لێبوو زۆرێک لە دەوڵەتانی کەنداو دەکەوێتەوە کاتێک کۆمەڵگاکانیان دەستیان کرد بە بەرسینی کوا ئاسایشی وڵات. بێگومان هاوکێشەکان دەگۆڕن. ئەم پرسیارانە پرسیاری ئابووریش نین، بەڵکو پرسیاری سیاسین. یەکێکن لەو پرسیارانەی کە بۆ ڕژێمەکانیان وەڵامدانەوەی زۆر قورس دەبێت. وزە ئامرازی هێزی جیهانی، ئاستی هەرەمە ترسی دیاری جەنگی ڕۆژهەڵاتی ناوەڕات، ململانەکە لەسەر وزە و بەڕێوەبردننی ئەو ڕێڕەوە استراتیژی وزەی کە بەگەری هورمزدا تێپەڕ دەکات شادەماری ئابووری جیهانە. یەک لەسەر 5 بازرگانی جیهان بۆ نەوت بڵین بەم کەناڵە تەنگەدا بەسراوەتەوە. بەم هۆیشەوە ئاسایشی هورمز مەسەلەیەکی تەکنیکی نییە، بەڵکو ململانەیەکی بەهێزی استراتیژیە. بۆیە پرسی ساتۆی هورمز جەنگەکە یەکلا دەکاتەوە. ڕەنگە میکانیزمێکی کۆنتترۆڵی نێودەوڵەتی بۆ دابندێ یاخود ڕێخستنەوەیکی ئاسایشی نێودەوڵەتی بۆ بکرێت. گومان لەوەشدا نییە کە ئیتر هورمز بە شێوەیەکی هەمیشەی لە دۆخی قەیراندا بمێنێتەوە. هەر سیناریۆیەک جێبەجێ بکرێت وزە چیتر فاکتەرێکی بازرگانی نییە، بەڵکو ڕاستەوخۆ هەڵگری ڕەهەندێکی جیۆپۆلیتیکیە. هیچ لایەنێک بە سەرکەوتووی لەم جەنگە نایەتە دەرەوە، بەڵکو تەنها هاوسەنگیەکانی هێز دووبارە دابەش دەکرێنەوە. ئەمریکا بۆ ماوەیەکی کورتخایەن ڕەنگە باڵادەستی هەبێت، بەڵام لە هەمان کادا هەژمونی چین دەور و پێچی دەکات. چین بەهۆی وابەستەبوونی ڕەهای بە وزەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەرگیز گۆڕەپان بۆ ئەمریکا چۆڵ ناکات. هەروەها ڕووسیا بۆ بەدەستهێنانی سوول لە نرخی وزە هەوڵی مانەوە لە ناو سیستەمەکەدا دەدات، بەڵام هێشتا سەردێڕێکی زۆر گرنگ دامێنێتەوە، ئەویش قەیرانی سەرکردایەتیە. هەڵبژاردنەکانی ئیسرائیل زۆری نەماوە، هەروەها 6 مانگی تر هەڵبژاردننی نیوپڕ لە ئەمریکا. بۆ هۆیشەوە ڕەنگە فاتۆریە سیاسی جەنگ لە ناو سندوقەکاندا دەفع بکرێت، واتە داهاتووی سیاسی نەتانیاهو و ترەمپ تەنها بە سەرکەوتنی سەربازیەوە نا، بەڵکو پەیوەست دەبێت بە گیرفانی هەڵبژاردن و دەستکەوتەکانی ئاسایشی نیشتیمانی وڵاتەکانیان. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست، ئەمەش بابەتەکانی ئەم جاری بەرنامەی لێکدانەوە هەڵوێست بوو. سپاس کە تاوکو کۆتاییان بەرنامەیەش لەگەڵمان نابوون. تاوەکو ئامادەکردنی چەند بابەتی بخوێندنەوەی لە بەرنامەیەکی تر بۆ ئەوەی خۆشەویست کەست و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان.